زتل سر به روشه راب وستن رزدار امید قراداغی پسپور آبوریج سلیمانی لگلمه رزدار امید دم باش سپاس بو آماده بونا و شرج قومی گباشن امریکا جی دمن چوی هبون سر عراق کو پشتاخو بخوا گره بدتن بگازه لی هر نکرون نها گاز لسر اگر قد جینه به کیم بویا به روشا جنگی دا پیش بستن عراق به ایران واتا چه دیگهین تا چه عراق دوی روشه دا سلاوتان لێبێت و سلااو لە بیدەرانی بەڕێزی ئێوە بێگومان عێراق چکە لەو وڵاتانەی کە بە ئەندازەیەکی زۆر متەسیرە بە جەنگی ئێران لە کۆمەڵێک گۆشەریگای جیاوازەوە متەسیرە بەو جەنگە هیچێک لەوانە مەسەلەی غازە عێراق ڕۆژانە بە نزیکراوەی پێویستی بە 150 ملیۆن مەتر مکعب غازەیە کە بۆ دابینکردنی کارەبا بۆ تااقاتی ئینتاجی و پیشەسازی و کۆمەڵێک بواری دیکە بەکاری بێنێ بەڵام قودرەی ئینتاجی عێراق خۆی لە نزیکەی 80 ملیۆن مەتر مکعبایە کە ئەمە کیفایەتی ئەو پێداویستیە بنەڕەتیانە ناکە کە عێراق لە سێکتەری غازا هەیەی و پێویستەکە دابینی بکە بۆیە قەبارەیەکی گەورە غاز لە دەرەوە هاورداکە لە ئێرانەوە ڕۆژانە 50 ملیۆن مەتر مکعب غاز هاورداکە بۆ ناوخۆی عێراق بۆ دروستکردنی کارەبا بە پلەی یەکەم بووە بۆ بواری پیشەسازەکانی دیکە بەکاری ئێنە جگە لەمە لە هەندێک وڵاتی دیکەشەوە غاز هاورداکە لە ماوەی ڕابردوودا ئەوەی عێراق کە لە ئێرانەوە هاوردەیەکت ڕاوەستا بوو بەهۆی جەنگەوە عێراق خۆی خاوەنی یەدەشێکی گەورەیە لە غاز بەڵام شێوازی بەرهەمهێنانی غاز لە عێراقا شێوازێکی کۆنا شەو لە ڕووی تەکنیکەڵەوە لە ڕووی ئالێتەکانی بەرهەمهێنانەوە بە شێوەیەکە کە قەبارەیەکی گەورە لە غاز ئەسووتێ دیوی وقتی دا کاک امید کو دیوی وقتی دا عراق شد چوب کتن بو هیچ نبیتن وان زیان سرخو کم بکتن جبر کو افش بسنا به ایرانش دوی دما جنگی دا وکریه چند جاران شاندنا گازه خود ببیتن عراق دکاری چوب کتن دو وقتی که وها دا کو امبرف ورز داویه یه زبستانه ده چین کو زیدتر پیوستیاوه به کاره به و گازه دبیتن بو ورز گرمه بەڵێ لە ڕاستیدا عێراق ئەمە یەکەم جار نییە کاکەوێتە ناو ئەزمەیەکی قوڵەوە لە مەسلەی غازی ئێرانە پێشتریش ئەمریکا حەساری خستە سەر ئێران کە نابێ غازەکەی بە عێراق بفرۆشێ و عێراقی ئیجبار کرد لە هاوینی ساڵی ڕابردووە کە غازەکەی نکڕێ بۆیە عێراق تا ئەندازەیەک دەست و پەنجەی لەگەڵ ئەمە نەرم کردووە عێراق هەندێک بەدائیلی لە بەردەستایە بەڵام بەڕاستی بەدائیلی یەکلاکەرەوە نین ناتوانن هەموو پێداویستەکانی عێراق پڕکەنەوە لەوانە کڕینی غازە لە تورکمانستان و کڕینی غازە لە هەندێک وڵاتی تری دەوروبەر ئەو بۆ لێغازی کە بە تورکیا تێپەڕێ ئەکرێ لەوێەوە بیکڕێ یعنی بە جارێکی تر بە بڕێکی زیاتر لە ڕبحەوە تەسلیمی وڵاتانی بک بۆ ئەوەی غازی دەستکەوێ و دیسانەوە ناتوانێت هیچ بڕە غازێک لە قەتەر و لەوانەوە بکرێ لە وڵاتانی کەنداوە بەهۆی حربەوە بۆ ئەمە ئەزمەیەکی قوڵە بەڵام دیارە عێراق ئەمەری لەسەر ئەوە هەڵچنیوەکە بتوانێت ئەو غازە لە عێراق بکڕێ ئێستا دوێنێ دەرگای بۆ کراوەتەوەکە بڕێکی کەم 5 ملیۆن مەتر مکعبی یومی بکرێ ڕۆژانە کە بەڕاستی ئێمە نسبێکی زۆر کەمەوە مەسافەی زۆرەکانی عێراق پڕکاتەوە بەێ بدیتنەوە تا هوکار چییە حتا نوکە عێراقێ نەشیە وەکو پێتوی پشت بخوا گرێ بدەن دەمێکیدا دەوڵەمەندە بە سامانین ئەنەرژی ژوانژی گازداخوازایی لە ڕاستیدا ڕەتی بە شێوازی بەڕێوەبردننی سامانی غاز و نەوتەوە هەیە لە عێراقا شێوازی بەڕێوەبردننی ئەو دوو سامانە لە دوودەیەی ڕابردوودا شێوازێکی خراپ بووە شێوازێک بووە لە ڕووی تەکنیکی و شێوازەکانی بەرهەمهێنانەوە پێشکەوتنی گەورەی بەخۆیەوە نەبینیوە بۆیە درێژەی داوە بە سووتاندنی غاز لە چڵگەنەوتەکانی عێراق و لەو چڵگانی کە مەزدەری بەرهەمهێنانی غازە بە پلەی یەکەم بۆیە وای کردووە کە نەتوانێت ڕێژەی سووتانی غاز بگەێنێتە ئاستێکە زۆر کەم بێت ئێستا لە عێراقا نسبەتێکی ئێجگار گەورەی غاز ئەسووتێت کە بەڕاستی ئەوە زیانێکی زۆر گەورەیە و خەسارەتێکی زۆر گەورەیە
بۆ اقتصادی عراقی بە شێوەیەکی گشتیتر ئەگەر چی ئەوەندەی من ئاگادار بم لام کابینەی محەممەد شیع سوودانیە محاولات هەبووە بە نسبەتی لە سەدا 10 بۆ لە سەدا 15 بەرەو پێشچوون لە سووتاندنی غازا ڕوویداوە ینی سووتاندنی چون دەتوانێت سوود ژە هەرێما کوردستانی وەربگرە ڕێزدار ئومێد کو دوی واریدا کوردستان دە قوناغێن پێشتر دەیە ژە عێراقێ بەڵێ بێگومان ئەگەر عێراق گرێبەست بکا لەگەڵ هەرێمی کوردستان لە مەسەلەی غازا کارێکی سوود بەخشە هەم بۆ عێراق هەم بۆ هەرێمی کوردستان بۆچی لەبەرەوەی کە هەرێمی کوردستان نزیکترین ناوچەیە لە عێراقەوە و با تێچوویەکی کەم ئەتوانێت غازەکە لە هەرێمی کوردستان وەربگرێ و وا بکات کە سوودی دوولانی بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانی شەبێ ڕێزدار ئومێد دوێ دەمێدان بەحسا گازێتکەینتە باڵکشەندە سەر یا ئێرانێ وەختێکی دە کو ترامپ هەرەشە لە ئێرانێ کیرێک و وێزگەهێن وان یەن کارە بێ دبکەتە ئارمانج ئەگەرە ئەبە بدیتناوە لە گۆری هنگ ئاگاهدارن حتا چەند ئەپ وێزگەهێن کارە با ئێرانێ پشت بە وێزگەهێن بەر ئەوەینا گازێ گرێ دەدەن مەدوێ زەڵال ببیت بوومە چەند وێزگەهێن کارە بێژی دبەک و یەن بەرهەماینا گازێژی بەر ئێرشان بکەبن یەن گرێدای کەهرەبێ بەڵە بە دنیایەوە قۆناغی یەکەمی شەڕ دژی ئێران قۆناغی لێدانی قووەتی بالستی و موشکی دوورهاوێژ و کەشتی دەریایی و ئەوانە بوو قۆناغی دووەمی شەڕەکە وەک دەردەکەوێت لەدانی ژێرخانی وزەیە لە ئێرانە ژێرخانی وزە لە ئێران لەماوەی ڕابردوودا لە کۆمەڵێک ناوچەیە کرایە ئامانج و دوایین جاریش یەکێک لە گەورەترین مەزدارەکانی غازی ئێرانی کە پارز بوو ئیسرائیل کردی ئامانج ئێستاش لەو سێکتەرانە دەدرێت بەدڵنیاییەوە کێشەی گەورە بۆ گرفت بۆ کارەبای ئێرانی دروستەکە چونکە لۆک لە ئێران و لە زوربەی ناوچەکانی تری دنیاشە سەرچاوی سەرکی دروستکردنی کارەبا هەر ئەو وزەیەکە پشت بە غاز دەبەسێ ئەوانی تری دیکەی ئاو و هەروەها هەوا و هەموو ئەوانە نسبەیەکی کەم لە بەرهەمهێنانی کارەبا پێک ئێنن بەڵام ئەم مبادرەیەی ئەم ئەگەر مۆڵەت برات بدەیت ئەم مبادرەی ئێران ئەمریکا بۆ لێدانی مەسادری تاقە لە ئێرانە بە تایبەت غاز و نەوت و کارەبا مبادرێکی زۆر خەتەرە بە بڕوای من تەداعاتی زۆر گەورەی لەسەر بازاری ژیانیە بێ و لەکەوتەی قورسی لەسەر بازاری وزابێ لە دنیاە نرخی نەوت و غازەکەیتە مستەوایەکە هەرگیز پێشتر پێی نەگەشت بێ ئەنجام شەپۆلێکی گەورەی هەڵاوسان ڕوبەڕووی دنیا بێتەوە بەێ ژبەرک و دەهەمان وەختیدا پسپوریاوە بوارێ داراییدا ژێ دخوازم گرێدای نرخ دینار بەرامبەر بە دولار ژوا بپرسم و دناوا وی جەنگێ ناوچەیەدا حتا ڕادەیەکی جێگیرە وێ جێگیرێنگ حتا کەنگی دبینم بەردەوام بکتن بەڵێ لە ڕاستیدا من پێم وایە لەم بارودۆخەیە هەتا چەند مانگێکی دیکەش بانقی مرکزی عێراقی توانای ئەوەی هەیە کەڤەری دیناری عێراقی بکە و پارێزگاری لە بەهاکەی بکە چونکە ئەو یادەکەی کە لە بانقی مرکزی عێراقیە مەوجودە قودری ئەوەی هەیە تا ماوەیەکی تریش وەکوتم تا چەند مانگێکی تریش بەلانی کەمەوە تا دوو مانگی تریش پارێزگاری لەم بەهایە بکە و دانەبەزێ و ئەمڕۆ مبادرێکی تازەی بانقی مرکزی عێراقی هەیە هەر بۆ زانیاری بینەران ئەویش ئەوەیە کە بانقی مرکزی کۆمەڵێک ڕێگاوشۆنی گرتوۆتە بەر بۆ ئەوەی کە هەموو ئەو بانقانەیە کە پێشتر سزا دراون و دۆلاری بانقی مرکزی عێراقیان پێ نەگەشتووە نەدراوەتێ ئێستا سزاکان لەسەر لابرن و دۆلاریان بە نرخی ڕسمی پێ بدەن ئەمە خطوەیەکە دەوریە بێ لەسەرەوەی کە نسبەی دۆلار بە شێوەیەکی بەرفراوانتر بکەوتە ناو بازاری عێراقیەوە و زەختی بازاری ڕەش بۆ کڕینی دۆلار کەم ببێتەوە و سەر ئەنجام خواست لەسەر دۆلار کەمەکەوە ئەگەری ئەوەی هەیە لە ماوەی داهاتووە ئێستەنا ماوەی داهاتووە کە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەو سزای لەسەر باخەکان نابن دۆلار بەهێواشی بێتە خوارەوە بەهاکەی داببەزێت بەڵام ئەمە یەک نقطە هەیە زۆر گرنگە بۆ بینەرانی ئێمەی ڕوون کورتیژی کەرەمە ئەویشەوەیە کە چی خەتەرە لەسەر
بەڵێ لەسەر بەهای دینار ئەوەیە کە سزاکانی ئەمریکا ئەگەر بیسەپێنێ بەسەر عێراقا پێشتر ئەمریکا جۆرێک لە ڤیتۆی هەبوو لەسەر کاندیدی عێراق نوری مالیکی بۆ پۆستی سەرۆکوەزیران و هەڕەشەی سەپاندنی هەندێک سزای دارایی کردبوو ئەگەر ئەو سزایانە بسەپێنێ بە دڵنیایە و مشکلەی گەورە بۆ دینار دروست بێت. رێزدار ئومێد ئەڤڕۆ ئێرانê diravekê nû bi bihayê 1 ملیۆن تمەنی خستیya bazar bidîtinawa di nava ceng de dikarît hiç armancên xwe pêk bînîtin bi xistina rûya diravekî mezintirîn yekaya xwe hebîtin Evrû? ببوورە ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە. ئەمڕۆ ئێران دراوەکی دیکەی بە بەهای 1 ملیۆن تومەنی خستوتە بازارەوە چاپێکی نوێیە دەتوانێت لەم کاتەدا کە لە جەنگدایە هیچ لە ئامانجەکانی پێک بێنێتن بە تایبەت پەیوەندیدار بە هەڵاوسانەوە کە هەرکو دەچێت بەرزتر دەبێتەوە لە وڵاتە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا چاپکردنی ئەی گەورەی هەر دراوێک بە شێوێک لە شێوەکان گزارش لە گەورەی قەبارەی هەڵاوسانەکە لە ناو هەر وڵاتێکی دیاریکراوە و دەرکردنی ئەی تازە هیچ خزمەت بە معالەجەکردنی هەڵاوسان ناکە، هیچ خزمەت بە بەهێزکردنی بەهای دراوی نیشتیمانی ناکە لە هیچ وڵاتێکە. ئێرانیش شێکێکە لە وڵاتانی لە 10 ساڵی ڕابردووە لە ژێر گەمارۆیە بووە و زەختێکی زۆری لەسەر بووە. ئەم هەنگاوە بە بڕای من هیچ یارمەتی دەرنیە بۆ بەهێزبوونی بەهایت من. زۆر سپاس ڕێزدار ئومێد قەرەداغی پسپورێ دارایی و ئابووریژی سلێمانی لەگەڵ مەبوون ماندوو نەبن.